وا بۆ 39 ساڵ دەچێت دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێران بەردەوامە لە حکومڕانی. ڕێکخراوە جیهانەکان دەڵێن شێوازگەرێکی جیاواز دەستەمکاری و سەرکوتکردن لە وڵاتەدا بەردەوامە، هەر لە کوشتن و لە سێدارەدان و پڕکردنی زیندانەکانەوە تا دەگاتە پێشەرکردنی مافەکانی ژنان و سەرکوتکردنی فەرهەنگی و کۆمەڵایەتی و سیاسیان. ڕێژیمی کۆماری ئیسلامی ئێران ڕێژیمێکی توتالیتەر و داخراو لەسەر ئیدۆلۆژی ئیسلامیە، ئیدۆلۆژیەکی ئیسلامی ڕادیکال لەسەر فقهی شیعی. ئەمە ژوای کردووە کە بە هەموو شێوەیەک دەست لە هەموو ڕەهەندەکانی ژیانی کۆمەڵایەتی، سیاسی، ئابووری و فەرهەنگی خەڵک وەربدات و لەم ناوەشە ئەمە بەپێی تەبیعەتی نظامە دیکتاتۆر و توتالیتەرەکان ئەو توێژانەی کە بەرەنگاری سیاسەتە سەپێنراوەکانی ئەو دەسەڵاتانە ئەبنۆ زیاترین زەخت و گوشار ئەکەوێتە سەریان. چالاکوانانی مافەکانی مرۆڤ دەڵێن داڕەشتنی استراتیژی سەرکوتکردن لە ئاستە جاجیەکانەوە و گواستنەوەی بۆ ئاستێکی شارستانی و کۆمەڵایەتی و فەرهەنگی تەنها هەژمونێکی سیاسی نییە، بەڵکە ڕەنگڕێژکردنی ستەمکاریە لە کۆمەڵێک ئاستی کرداریدا. کۆماری ئیسلامی زۆر پێخۆشەکەژن سەرکوت بکرێت بۆچی بۆ ئەوەی کە کۆمەلگایەکی گەورەکە کۆماری ئیسلامی کە خۆی ناوخۆیە خۆی سەرکوت بکە کە ئێتر زەحمەت بۆ کۆمار نەبێت خەڵکەکە خۆیان ژنەکان سەرکوتکەن دەوڵەتیشیە پیاوەکان سەرکوتەکەن. ئایا ژنانی ئێران توانیویانە بەرەنگاری ستەمکاری و پێشەرکاریەکان ببنەوە؟ بەشداری خانمان لە خۆپیشاندانەکانی ئێراندا لەم ساڵانەی دواییدا ڕاستیەکی حاشا هەڵنەگرە. بە ئەو ڤیددیوانەی کە بڵاو ئەبێتەوە لە مۆبایلە شخصیەکانی خەڵکەکان و تۆ سەیری ناو ڕێپێوانەکانەکەی سەیری بزوتنەوەکان سەیری هەر حرەکەتێک لە هەر ڕەهەندێکۆ لە ناو کۆمەلگا ئەکرێت تۆ سەیرەکەی ژنان بەرجەستەترین ڕۆڵیانتیا هەیە، زیاترین ڕێژەی بەشداریانتیا هەیە و ئەوە خۆی پیشاندەری ئەوەیە کە ژنان گەیشتوون بۆ ئاستە لە وشیاری کە دیسکورسێکی فەمینیستی تایبەت بە خۆیان هەبێت. چالاکوانانی ژنان دەڵێن بارودۆخی ژنان لە ئێران تەنها پێشەرکاری مافەکانیان نییە، بەڵکو گوشارە کۆمەڵایەتی و سیاسی و یاسایەکانیش تێکرا تەواوکەری ئەو بازنەداخراون کە نەخشەی ستەمکاریان داڕشتووە. لە ئێرانەوە بەڕاستی ژناک و مرۆڤی پاس لێ ناکرێت، یانە بۆ تەواو بڕیارە گرنگەکانی لە ژیانیان ڕێگارێکی بەکار بکە، دەرسخوانە، سەفەر بکە، بۆ هەموو شتێ پێویستی بە ئیزنی پیاوە کە ئیزنی باوکی بێ یا ئیزنی مەردەکەی بێ. بەڵام ژنان لە ئێران بەرەنگاری ئەو گوشارانە بوونەتەوە. چالاکوان نایت حوسێنی باز لەو بەرەنگاریە دەکات. ژنان بە پۆتانسیل و دینامیزمێکی زۆر کاریگەرتر لە پێشەوەی زۆربەی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و بە کاریگەریدانان دەسەر زۆربەی بزوتنەوەکانی ناو ئێران هەوڵیان داوە کە بەشێک بن سەرەکی لە هەر چەشنە خەباتێک کە لە ناو ئێرانە بەرامبەر بە دەسەڵاتی خۆسەپێنی سەرەڕۆی کۆماری ئیسلامی ئێران ئەکرێت. هەر بۆیەش ئەو دەسەڵاتە ڕەنگە زەختێکی زیاتر و یا فشارێکی زیاتری خستبێتە سەر ئەو توێژە کە بووە بە خاوەنی گوتاری فێمینیزمی خۆی. بەڵام مێژووی سەرکوتکردنی ژنان لە ئێران دیوێکی دیکەی شاراوی پێشەرکاریەکانن. ژن لە ئێرانە هەر لە دەسەڵاتی مەشروتۆ داوای مافی خۆیان کردە، یانە بەڕاستی زیاتر لە 100 ساڵە کە ژن لە ئێرانە داوای مرۆڤ خۆیان کاوە بۆ کاتێکیش بوو کە تۆزێ توانی تۆزە لەو مافانیە بگرێتەوە. بەڵام کە ئێتر ئەنقلاب کراوە ئەمانە کۆماری ئیسلامی هاتە سەرکار هەرچیکی بوو هەمووی لە دەستا. هاوکار لەسەر وەختی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا گوشارەکان بۆ سەرخانمان زیاتر دەبن. ژنان لە ئێرانە زیاتر لە 100 ساڵە کە مبارزە ئەکەن بەرخۆدان ئەکەن لە دژی ئەو ستەمکاریانەی کە لە ڕێژیمە یەک لە دوای یەکەکان بەرامبەریان ئەکرێت. بەڵام لوتکەی ئەوە ئەتوانین بڵین کە لە دوای شۆڕشی گەلانی ئێرانەوە و هاتنە سەرکاری ڕێژیمێکی ئیسلامی بە ئیدۆلۆژیەکی توندی ئیسلامی و بەرامبەر بە ژنان ئەمە سەری هەڵداوە. بەڵام هەڵمەتی ژنانی ئێران بۆ دەستەبەرکردنی مافەکانیان هەر بەردەوام بوو. هەماهەنگی و تێگەشتنی کۆمەلگا لە مافە هەرە بنەڕەتیەکانی ژنان پشتیوانێکی گرنگە، بەڵام هەر لە ساڵی 1970 کە یەکجار زۆر سەرپۆشیاندا بەسەر ژنانە، ژنان ڕۆشتنە سەر شەقامەکان و وازنەتخوایان دەکەن. بەڵام ئەو کاتە کۆمەلگای ئێران نەیتوانی ئەوەندە پشت ئەمە بگرێت. کۆمەلگا سەریەوەیە کرد کە سەرپۆش شتێکی گرنگ نییە، یانە ئەو کاتە کۆمەلگا تێنەگەیشت کە سەرپۆش ڕەمزێکە، فقط قەزیە فقط سەرپۆشەکەی نیە. ئێستا ئەو شتانە زۆر گۆڕاوە. ئایا جیاوازیەکەی لە نێوان ئەو ستەم و پێشەرکاریانی کە بەرامبەر ژنانی ئێران و کورد دەکرێت؟ لە کۆمەلگای ئێرانە ئەگەر توند و تیژیەکە بەرامبەر تاکێکی ئێرانی تا سەر ئێسقانە
توندوتیژی بەرامبەر بە ژنێکی ئێرانی بەگشتی ئەتوانین بڵین توندوتیژیەکە کە خنکێنەرە هەناسە بڕە. بەڵام بە نسبەتی مەسئلەی ژنی کورد لەگەڵ ژنی دیکەی نەتەوەکان و بە تایبەت نەتەوەی باڵا دەست لە ئێرانە مەسئلە وەیە کە ژنی کورد جیا لەو ستەمە کە بە بۆنەی ڕەگەزەکەی لێی ئەکرێت ستەمێکی هاوکات ستەمێکی نەتەوایەتیشی لەسرە وەکو کورد. سەرباری گوشارەکانی کۆماری ئیسلامی ئێران لەسەر خانمان و چین و توێژەکانی دیکە بەڵام لە هەڵمەت و ناڕەزایەکانی خانمانیش دەترسێت. کۆماری ئیسلامی لە هەموو کەسان قازیێتشدێ ئەگەر زودنەوەی کارگەر ئەگەر زودنەوەی معلمە هەموویان نەترسێ بەڵام لە هەمووی زیاتر زودنەوەی ژنان نەترسێ. هاوکاتی فشار و پێشێلکاریەکان بەرامبەر خانمانی ئێران بەڵام ناڕەزایەکان بە شێوازی جیاجیا و سمبڵی بەردەوامە. هاوکات تا گوشارەکان بەهێزتر بن ناڕەزایەکانیش پەرە دەسێنێت. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.